یەکێک لە هەرە گرنگترین هۆکارەکانی بەرەو پێشچوونی هەر دامەزراوەیەکی تەندروستی بریتیە لە گرنگیتان بەلایەنی تەندروستی لۆ دامەزراوەیەدا. لە سایەی خەمخۆریمان بۆ ئەم بابەتەوە هەڵدەسین بە ئەنجامدانی 32هەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی جگەر لە ڕۆژی حەڤەی حەوت کە ڕۆژی پێنجشەمە دەکات. شێرپەنجەی جگەر یەکێکە لە 4مین هۆکاری مردن بەهۆی شێرپەنجەوە. لەم ڕۆژەدا بە ئامادەبوونی دکتۆر و کەسانی پسپۆر و شارەزا پێکەوە گفتوگۆ لەسەر تازەترین توێژینەوە زانستیەکانی جیهان دەکەین لەم بوارەدا و ئاشناتانەکەین بە تازەترین ڕێگاکاری چارەسەری ئەم نەخۆشیە. بە بەشداری هەریەک لەم بەڕێزانە پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و ڕاوێژکاری هەناوی، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دیلان ئەمیر کووردا پسپۆڕی وردی تیشک و سۆنار قەستەرەی مێشک و پەلەکان، پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان سیروان پسپۆڕی وردی نەشتەرگەری هەرس و جگەر و قەڵەوی و پەنکریاس، دکتۆر سەرکەوت ڕەوف پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی کۆندامی هەرس و جگەر و هەناوبینی، دکتۆر ڕەوا موحسین عەلی پسپۆڕی شانەزانی، دکتۆر سیزار سامان تاڵەبانی پسپۆڕی تیشک و سۆنار، دکتۆر دانا طەیب غەریب پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر، دکتۆر عومەر حەمە غالب هەورامی پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس، دکتۆر هێمن حسێن پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس، دکتۆر سامی سەلیم پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە، دکتۆر هند نافع ئەیوب پسپۆڕی کۆندامی هەرس و جگەر و نازۆر لە منداڵاندا، دکتۆر سیڤان حسێن ساڵح پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری حەڤەی حەوتی 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.